بخير بن بخير بن بخير بن ئەوڕۆ وەکو وەفدی پارتی دموکراتی کوردستان سەردانی بارەگای حزبی سۆشیال دموکراتی کوردستانمان کرد لەلایەن کاکە هەمە و برادرانی مەکتەبی سیاسی پێشوازی کراین و هەر لێرە ژنانی نیوەڕۆمان لەلایەن خوارد دوای ئەوە کۆبنەوەکمان کرد. تەبان ئەو سەردانەمان لە زمینی کۆمەڵک سەردانی تر بوو کە بۆ لای حزبەکانی تری کوردستانیشمان کردن و هەندێکی تریش مایە سەردانی ئەوانش دەکەین. ئەوە بڕیاری مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان بۆ سەردانی هەموو حزابی کوردستانی بکەین. لەو سەردانەماندا باسی کۆمەڵک تەوەرمان کرد لەگەر حزبەکان. باسی وەزعی ئێستای کوردستانمان کرد، وەزعی ناوەخۆمان، باسی وەزعی عێراقمان کرد، باسی میزانیە و موچەی خەڵکی کوردستانمان کرد و باسی ئەو وەفدانەمان کرد کە سەردانی بەغدایان کردبوو لەگەر بەغدا گەیشتینە چێن دەرچکرایە و باسی ئەوەمان کرد کە ئەو میزانەی هەرێمی کوردستان لە زمینی میزانی عێراق کە تەقدیمی پەرلەمان دەکرێت لەوێژ وەفدەکمان سەردانی بەغدای کردی ئەوانەش لەگەر بەغدا باسکراینە. ئەمە و کۆمەڵک تەوەری شتی تر لەگەر حزبەکانمان باس کرد و پێشمان باش بوو ماوەک دەبێ سەردانی حزبەکانمان نەکردێ بەهۆی کۆرۆنا بەهۆی ئەدەکە و بارودۆخەی تۆزێک لێکدا بڕان هەبوو ویسمان ئەوانە دەست پێ بکەینەوە. ئەمڕۆ مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان سەردانی حزبی سۆسیالیستیان کرد لە گوندی گوڵەخانە دەبەری شارە زوور. ئەلبەت ئێمە بە خۆشحاڵی و پێشوازیمان لە بەڕێزیان کرد. دیارە ئەو سەردانەی بەڕێزیشیان لە چوارچێوەی ئەو دەست پێشخەریەیە کە پارتی دموکراتی کوردستان لە ماوەی ساڵێکدا کە بەهۆی کۆرۆناوە تقریباً حیزبەکان کۆبوونەوە نەکراوە و حیزبەکان یەکتریان نەبینیوە بۆ ئاڵۆگۆڕی بیر و ڕاو لەسەر وەزە سیاسیەکان بوو بەڕێزیان باسییان کرد. وەزعی گشتی ناوچەکە و منتیقەکە و عێراق و کوردستان و هەموو ئەوانە باسی لێوەکرا.